سەرنجتان ڕاکێشم بۆ لای چیرۆکێک گەنجێکی گۆرانی بێژ بە ناوی سەعیدەوە لە وڵاتی مەغریب. ئەم پیاوە ڕۆژێکیان مقابلەی کرا لە ڕادیۆیەکە. ئەو کەسەی کە مقابلەکەیەکە پرسیارێکی لێکە، ئەڵێ سەعید، هەر تۆ بەڕاستی سەعیدی؟ سەعید یعنی چی؟ یعنی بەختەوەری براکانی من. ئەویش ئەڵێ وەڵڵی سەعی یەکەم تا ئێستا دالەکەم نەدۆزیوەتەوە. سەعی یەکەم هەوڵە دەم تێکۆشم، ئیتر نازانم ئەو دالە دکتۆریە، ئەو دالە مهندسیە، ئەو دالە ئیتر ئەوەی کە ئینسان بە ئاوەتیت پێ بگا لە پلە و پایە و مەنسەب لە دنیایە. وتی تا ئێستا شەوڵە دەم بە دوایە بگەڕێم، بەڵام تا ئێستا پێی نەگەشتوم. لە کاتێکا دەیان هەزار کەس بە ئاواتەوە بوون ڕسمێ لەگەڵم سەعیدەیە بگرن کەچی خۆی بەختەوەر نییە. دەیان هەزار کەس بە ئاواتەوەن کەوا ڕۆژێک لە ڕۆژان لە کۆنسێرتێکیا دانیشن و گوێ لە گۆرانیەکانی بگرن کەچی گۆرانیەکانی خۆی خەفەتبار کردووە، بەختەوەری نەکردووە. برایەکی بەڕێزی ئەم سەعیدە لە ئەڵمانیا نیشتەجێیە، گەنجێکی دینداری بۆ خوا سڵحاوە، زۆر خەفەت لە براکەیە خوا کە بەو شێوازە خەریکی گۆرانی وتن و خەریکی کاری خراپە بەڕاستی لە جاتیەوەی کە خەڵکی بانگێشکا بەرەو ڕێگەیەکی ڕاست و دروست، بەرەو ڕێگەی شەیطان و شوێنکەوتوانی شەیطان بانگەشتیانەکە. کۆمەڵێ لە برادرانی نێرێ بۆ لای لە ئەڵمانیاوە، کاتی ئەچنە نووسنگەکەی ناوبانگی هەیە، سەلامی لێکە نەمانیش گەنجانێکی ڕیژداری جوان سیمای مسلمانەتیان پێوە دیارە، هەر بەبینینیان خەفەتبارە بێ. براکەی خۆی چەند جار محاولەی کردو نەیتوانیوەکەوە قەناعەت بە براکەی کاو بێنتە سەر ڕێگەی ڕاستەکەی ئیسلام. سەعید دەموچاویەدا بەیەکاو زۆر بێتاقەتەم گەنجانە کێ ناتونەتە ژوورەوە. دەی لەگەڵ یادانیشن سەلامی لێکن، هەر بە ئوسلوبێکی ناشین لە شوێنی خۆی جوابیان نەداتەوە. ئەوانش بە نەرمونیانی و پێکەنین و لەسەرخۆ ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. با ئامۆژگاری خەڵکن براکانی من، بە مەوعیزەی جوان، بە ئامۆژگاری جوان. ئەوان پێویستیان بە ئێمەیە. خەڵکی داعی لەسەر چاڵێک ڕاوەستاوە، وەسف کراوە چاڵەکە ئاگرە. ئێمە لێرە وەستاوین ئەبێ پشتی خەڵکگرین نەکەوێتە ناو چاڵەکەوە، نەک زیاتر پاڵی پیۆنێ بچێتە ناو دۆزەخەوە پەنا بەخوای گەوراگرین. چەندێ قسەی پێوترێت، چەندێ ئەوێت بەڕوویەکی ناشینەوە قسەیان لەگەڵاکەمان هەر نەرمونیانترە بن لەگەڵیا. چونکە پەروەردەی نوح پەروەردە بوون عەلەیهی سەلام کە 950 ساڵ کراس بەڕوویا بەرز کرایەوە، بەرباران کرا، عەزیە درا، ناڕەحەت کرا، کەچی نوح عەلەیهی سەلام هەر بەردەوام بوو، هەر دوعای بۆ قەومەکەیە کرد کە خوا هیدایەتیان بۆ بیان خاتە سەر ڕێگە ڕاستەکە. هەلەم کاتەیە ئەڵێ سەعید وردە وردە تۆزی هەستی کردکەوە زیادەڕەوی زۆر کردو، ئەمانیش هەر نەرمترە بن لەگەڵیا. هەڵێتە دانیشێ لەگەڵیا کەونە قسەکردنە لە بابێکیان نیو سەعات گوێمان بۆ بگرە، ئەگەر قسەکانی ئێمە بەدڵ بوو ئەوە قبولی کە و سواسی خوای لەسەرەکە، ئەگەر قسەکانی ئێمەش بەدڵ نەبوو هیچ زەرێکمان نەکردووە، سەلامێکمان لە یەک کردووە و چایەکمان لا خواردوویتە خوا حافیزیەک لێەکەین. سعید ئەڵێ سوێن بەخوا لەگەڵ دەستیان کرد بە قسەکردن، باسی شەرعی خۆیان بۆ کردم لە قورئان و لە سونەتە. ئەڵێ هەستم کردمە ئەو دالەیە کە من بە دوایە گەڕێم کە ئەویش دینە، کە ئەویش دینە، نەمزانیوە کە دینە. سبحان الله وتی دڵم گرتی قسەکان. دوای نیو سەعات بانگیدا، ئیتر ئەوان وتیان لەوە زیاتر کاتە ناگرین و ئەڕۆین، بەس دەم و چاوم گۆڕا، ئەمجا پێکەنیم لەگەڵیانە، ئەمجا ڕوون کرایەوە لەگەڵیانە، حەزم ناکرد بەجێم بێڵن، سوێن بەخوا شەیطان وای لێ کردم کە دەریانکەم، بەڵام ئیتر وردە وردە دڵم بۆ لای ئەوان ڕۆی، چونکە سەیرەکەم بەختەوەرم ناکا دنیا، پارە و سامانی دنیا، خۆشیەکانی گۆرانی وتن و ئەم بابەتانەی کەوا خەڵکی پێ گومڕاکرێ پەنا بەخوای گەوراگرین. وتی ئەم جاوتم دەوەڵامش حەزەکەم لەگەڵتانە بێن بەرەو مزگەوت. الله ئەکبەر ولله الحەمد. لە ژیانیان نوێژی نەکردووە، بەڵام ئامادەیە بێ بۆ مزگەوت. مزگەوتەکان لە وڵاتانی خۆشمانە الحەمدلله کاتی خۆی لادیەکانیشە حەمامێکی هەر لەگەڵا دروست کردو بۆ غوسڵی جومعەش بووایە، مامۆسایانی بەڕێزم ئاگادارن کە خەڵکی غوسڵی تیا دەکرێت، ناو شارە کەمترە، بەڵام لە زۆر وڵاتان هەر ئەو سیستەمە ماوەتەوە ئێستاش کە حەمامێکی تایە بۆ کەسێک کە بێ لە ژگراین دەرکەوت یا خکاکە گەڵا بردمانە مزگەوت کابرا خۆی شۆ لە مزگەوتا و نوێژی عەسر لەگەڵ ئیمامەکان ڕێکەوتین کە لەسەر تەوبە و ئیستیغفار و گەڕانەوە قسە بکە. تی سبحان الله سعید وتی کە دانیشتم ڕێک ئەو ئیمامە و لەگەڵ منا قساکە، هەرچی و ئاەتانەی کە باسی تەوبە و گەڕانەوەکەن، هەرچی و ئاەتانەی کە باسی ڕەحمی خواکەن، هەرچی و ئاەتانەی کەوا ڕامعکێشێ بەرەو تەموعی بەهەشت باسییان کرد و دڵیان ڕاکێشام، هەر لە ویا دەستم کردە گریان و تەوبەیەکی نەسوحم کرد، هەر لە ویا وازم لە گۆرانی وتنیێنا لەگەڵ خوای خۆما بەڵێنمدا. واللهی براکانی من ئەڵێ ئیتر ئیعلانم بڵاو کردوتم هەر کەسێک گۆرانێکی منی لایە، هەر کەسێک گردنی ئازانە بێگەر نەیسڕێتەوە بە هەزاران دۆلار لەو سەردەمەی خۆیان تا ئێستا زەرەرم کرد
لە پێناوی لە ناوبردننی هەموو ئەو شتە خراپانەی کە پێشە بڵاوم کردوێتەوە بڕیارمدا بەوەی کەوا لە بەرامبەر ئەو کارە خراپانەی کە کردومە مزگەوتێک دروستکەم لە ڕۆژی ئیفتتاحی مزگەوتەکە ئینجا کوڕەکەی بمانە گێڕێتەوە کە باوکم ئەو پەتەی بڕی کە بچێتە ناو مزگەوتەکە لە بەردەمی مزگەوتەکە قاچی خستە ژوور وەفاتی کرد و گەڕای بۆ لای خۆی پەروەردگار سعید سعی کرد تا گەشت بە دین ئێوە الحەمدولایە ئێستا کۆمەڵی مامۆستای بەڕێز ئالە بنکانەیە کە شەو و ڕۆژ گەنجە خۆشەویستەکان خۆتان بەکەم نەزانن ئەم ئیسلامە لەسەر شانی گەنج هاتووە والله خوای پەروەردگار کەسێکی خۆشەوێ گەڕێتەوە بەلای بەڵام گەنجێکی دووقات خۆشەوێ کاگەڕێتەوە بەلای لە تەمەنی گەنجێتیا توانای زینات هەیە توانای دزیت هەیە دوانای قەتڵت هەیە هەرچی خراپەیە توانی ئەنجامی بدەی بەڵام کە فی سەبیلی خوا بەکاری ناهێنی دوو جار خۆشەویستی لای خوای پەروەردگار حەوت تاقمەچنە ژێر سێبەری خوا لەو ڕۆژەی کە هیچ سێبەرێک نییە بێجگە لە سێبەری خوای گەورە یەکێک لەو تاقمە گەنجێکە کەوا گەورە بووە لە گەنجێتیە لە ناوم ئیسلامە پیرۆزەیە وازی لە هەموو خراپە و تاوانێکی ناوە فی سەبیلی خوای پەروەردگار کارێک مەکە خوا بۆت قەرەبووە کاتەوە تۆ کاتێکە لەسەر دین پەروەردەبی خەڵک بە ئاواتەوە کچێکت بداتێ گەنجێکە خراپە و بەڕێی تاوانە هەنگاوەنێ خەڵکەڵێ بەخوا نایەرم کچی خۆیم بدەمێ چونکە مەشروع بەخوا چونکە زیناکە چونکە ڕۆژەوە لەگەڵ دانێکا بووە خوا ئازانێ خەڵکی قمارە و دزیە چی لە کچەکەی منەکە بەس ئەگەر دیندار بوو بە ئاواتەوە یە کچەکەی خۆی و پێشکەشکە کە نمونەمان زۆرە لە پێشینە چاکەکان هەتا وەکۆم سەردەمەش لەبەرەوە گەنجە خۆشەویستەکە بەو دینە ئیلا سەربەرزەبی